لە سەردانی ڕابردوومان کە بەڕێز هاوسەرۆکی یەکێتی کاک شێگلاور هات ئەو خێرخوازانی کە ئەم بینایان دروست کردی بوو دیارە مامۆستا دوایی بۆ خۆی ئاماژەی پێدەدا کۆمەڵێک خێرخوازی ڕانیان کۆمەڵێک خەڵکن کە ئەم ناوچەیان خۆش دەوێ ئەم بینایان دروست کردووە داوایان لە هاوسەرۆکی یەکێتی کردکەوەکو یەکێتی ئێمە دەورمان چ دەبێ ئێمە بەڵێنی پێدان کە نەخۆشخانەکە تەواو بکرێت تەجیز بکرێت بە ئەجیزەیەک کە بە تایبەتی بۆ نەخۆشی کۆرۆنا و لە داهاتوش بۆ نەخۆشی گواستراوەکان بەپێی ئەو بەرنامەیە کە حکومەت دایدەنێ ئەم نەخۆشخانەیە سوودی لێ ببینێ. یەکێتی نیشتمانی کوردستان بۆ هاوسەرۆکان و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی دەڤەری ڕاپەڕین و سەرکردایەتی یەکێتی ئامانجێتی خزمەتی زیاتری خەڵکی تێکۆشەری دەڤەری ڕاپەڕین و هەموو ناوچەکانی کوردستان بکە و پێم وایە لە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڤایرۆسدا ئەوەمان دەبێت لەبیر بێت کە یەکێتی نیشتمانی کوردستان و هەواڵ هاوسەرۆکان و بەتایبەت کاک لاهووری شێخزەنجی لە گەرمیانەوە بۆ کوێستان لە زاخۆ بۆ خانەخین بۆ هەموو ناوچەکانی دیکە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس پشتیوانەکانی خۆی دەناردووە لە ڕێی دەستگای مرۆیی مام بەردەوام لە هیمەت و هاوکاریکردنی کەرتی تەندروستیدا بوو بۆی کەمترین زیان لە کۆرۆنا ڤایرۆس دەربازمان بێ. سپاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەرۆکان و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین کە لە سەرەتای هاتنی پەتای کۆرۆنا سەرباری بوونی قەیرانی دارایی ئەوان بۆ خزمەتکردنی تەندروستی و بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا هاوکار و پشتگیر و پشتیوانێکی زۆر باشی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و کەرتی تەندروستی بوون لە سنوورەکەماندا لە سەرەتادا لە دابینکردنی پێداویستی بۆ ڕۆبۆڕووبوونەوەی کۆرۆنا لەلایەن دەستگای مرۆیی مام دواتر بە کۆمەک و هاوکاری و دامی هەموو ئەو کارمەندە خۆبەخشانەی کە لە سنتەرەکانی کۆرۆنا کاریان دەکرد و هیچ موچەیەکیان لە هیچ دام و دەستگایەکی حکوومەتی هەرێمی کوردستان نەبوو بۆ بەردەوامیدان و دەستگرتنیان هاوکارێکی زۆر باشیان بە بەڕێوەبەرێتی گشتی تەندروستی ڕاپەڕینگەیان. ئەم نەخۆشخانەیە کە ئێستا دەدەکرێتەوە پێک هاتووە لە 90 ژووری چاودێری چڕ تەواوی ئامێر و پێداویستی پزیشکی و دەرمانی تایبەتمەندی تێدا هەیە بۆ هەر نەخۆشێک ژوورێکی تایبەت هەیە کە لێرە دەمێنێتەوە و تەواوی خزمەت گوزاریەکان ئێمە لێرە دابینی دەکەین و هەوڵ دەدەین بە باشترین شێوە لە ڕێی پزیشکە پسپۆڕەکانمان و کارمەندەکانمان بتوانین ئەم خزمەتەی کە لێرە دەکەین شایستە بێت بۆ هاوڵاتیانی ئەم سنوورە.